سڵاو لێ بێ بەڕێزم. عەلەیکە سەلام بەخێر بێی. زۆر سوپاس. وەڵی هاتووم بە ڕەزامەندی خۆم بکوژم بمرم بەس مردنێکی جوان. بۆ مردنی جوان ناشرینی بۆ هەیە؟ چۆن نییە بەڕێزم. چۆن؟ مردنی ناشرین زۆر زۆرە. ئێستا بۆ نمونە من نامەوێت لە داخی بێکارەبایی ڕەقمەوە، نامەوێت لە داخی بێکارەبایی لە گەرما پسووتێم. من نامەوێت کە مەعاش تەقیر بوو جەڵدەیەک لێممە. من نامەوێت کەچوومە ماڵەوە مناڵەکان وتی با ببێنە پارە جلمان لە بەرانیە لە داخە یەک سەرتە لێم مات و ڕەپم کا. من نامەوێت بچم لە بینایەکی حەوقاتەوە. وەڵاوانم بێچووە. مردنی ناشرین زۆرە بەڕێزم. من نامەوێت کە فولم بۆ نێبات و شڵب دوو فیژەک لێ پشتی گوێمەوە. چۆن ئەمانە مردنی ناشرین؟ من ئەمێ مردنێک بمرم. یعنی کە ئەوە لەگەڵ خەوتم بەیانی هەست بچێ دەکەم لە دنیایەکی ترە. مێ زۆر بەهێ منی بمرم. چیتر؟ وەڕێزم مردنی خراپ زۆر زۆرە، مردنی ناشرین زۆر زۆرە. ئێستا بۆ نمونە معقولە من کچێکی نازک و نازدار بەم بەش و سبێنە زاوەکەم لێم هەسێتەوانێ دوو فیشە بنێ بەناو چاوانمە خۆی سەبابێتی. من نامەوێت کە ڕقم لە نیشتیمان هەستا وڵاتەکە بەجێ بێڵم بچم لە بەحری ئیجەیە نیوەی پارەکەم خاچاقچی بیخۆین ئەوی تریشی تیمساح جابم خوات و دۆلفین جاخۆ ئەمانە خۆی یەکسەر ناوخۆن. بەخوا پاک سەر دەتاشن اینجا قوترێن ئەو حوتانە زۆر خەتەرن. مردنی ناشرین زۆرە. بەخوا جای هۆڕنێک تۆزە قایبێ لەوانەیە دابزن هەزار جور شەقت تێڵن. ئەمانە هەموو مردنی ناشرینن. کاتە مردنێکی چۆن تەیە؟ من حەزەکەم مردنێکی جوان هێمنانە. یعنی کە نووسم بەیانی هەستام لە دنیایەکی ترابم سێ چوار پەپوولە ئاوا شانیان گرتبم بەناو دەق و دانێکار بم بمهێنن. ئەو مردنەم زۆر حەزیە. بە ڕەزامەندی خۆشمە قوربان. زۆر باشە. تۆزە پەلەشم بۆ بکەی مەمنونم چکە زۆر لەم ژیانە بێزارم. باشە ئەی عەریزە ویاوە؟ عەریزەیەکی بۆ مردن عەریزەیەوێ؟ ئەی چۆن بۆ نازانی؟ وەڵا خۆم یەکەم جارە خۆم بمێنم توزانم. باشە وەڵا 6 ڕەسمیەوێ لەگەڵ تەسکەرەی نفوسی خۆت و ماڵ و مناڵە. بەڕێزم باشە من خۆم بە ڕەزامەندی خۆمم تەسکەر و 6 ڕەسمی بۆ چییە؟ من لافیتەم بۆ نانووسم. ئەوێ کاکێکیان تۆ بەڕسمی خۆت دەکوژی خۆ هەرە گاڵتە جاڕی نیە خۆت باشتەوە. اینجا کارتی زانیاری و جوازی سەفەر. جوازی سەفەرێکی بە قوربان من تا تاسوجە زیاترم نەبینێ جوازم بەردەر نەکردووە. باشە تاپۆی خانووشمەوە؟ زای تۆ زۆر خۆشی داوای لێبور نەکەم. ئەم لەگەر خانووی خۆم بووایە من بۆ خۆمە کوشت. بڕۆ قەناعەتە بێت تاکو ئێستا ساحێب خانەکەم دوو جار جەڵدەلیە و جاری هەندەمی هاتە ژێر گوێچکەی. بۆ؟ ئاخر هەر کرێکە پارەم نەبوو بیەمێت تاخیرە بوو کابراش هەر لەسەرەوە ئاژیە دوو جەڵدەلی یاخەری بوو خواریکە. باشە بەڕێزم ئێستا ئەمە عەریزەکە بنووسە. ئازێر کێشی قەڵەمێکیش فەرموو. چی بنووسم؟ چکە من یەکەم جارە عەریزەی مردن بنووسم شێوازەکەی. زۆر باشە. من کە لە خوارەوە ناوم هاتووە بە ڕەزامەندی خۆم ئەمەوێت خۆمەکە بخەمە قەوسێکەوە نەپێویست ناکە خۆم بکوژم. خۆم بکوژم توان لە بینی قەوسێکە ئەمە هەرۆسم داخم زۆر لە دڵایە باوەکو تڕی بن بۆم بڕۆ. ئەی بە کاکەوە چییە؟ تۆزێ بە ئەدەبەوە قسە بکەوە چییە؟ داخم زۆر لە دڵایە. نابێ کاکەگیان تۆمە بەڕاستی خۆ دەکوژێ بە دایرێ کەس گریم لێ ناکات کەم نەمرم. بەڵێ اینجا دوای تەسفیەکردنی حسابات. حساباتی چی بە قوربان خۆم ئەمر بیتە حساباتی چی؟ قوربانگیانە بێ ئەستۆپاکی بێنی. حسابات ئەستۆپاشی ئەستۆپاکی ئەستۆپاشی بێمنەتم چکە یەک بستی عەرز بەناو بۆنی یەک دینارم نییە حەیت ئەمە خۆم ڕووی بابی خۆم ڕەشمی زۆر بێزارم لەم ژیانە زۆر باشە. ئیمزاکی خێرا با بچم ببرم. کارگێڕی بۆ کاری پێویست. بۆ کارگێڕی قەبر بۆڵەکەنێت؟ نا بەڕێزمەوە ئەو ژوورشتانی ئەبێ بچی هەموو تەواو بکەیت و ئینجای تۆ بۆ لای من. ئەمە هەر ئاوا بیم بۆ بناکەیتە فایلێکەوە؟ بۆ تۆ ئەوەش نەهێناوە؟ وەڵڵا کورە من لە ماڵەوە خواحافیزیشم نەکرد ویستم وایە بکەم بە سوپرایز مردنەکە. بەڵێ فەرموو دەستێ خۆش بێت. ژوورەکان تەواو بکە و وەرەوە. من مەمنوونم. سەرچاو.
باون لێ بێت بەخێوی سەرچاو بەخێ بێخە بەڕێزم معاملەی مردنم هەیە مردنێکی جوانجا ئەگەر بزانێت چی جەناتی ئیزایەکە بۆ بکەیت بەڵێ ژیان ناخۆش بوو بە جدی یانی من ئەمڕۆ نەجات بەبێ ئیشەڵا بەس بوو تۆ زێک زورینم بۆ بکەیت بەڕێزم ناو چی بوو؟ من أحمد رؤوف عبد الله داش المرحوم کاکەوە چییە؟ والله زي شو كأمبرو يترنم كان ساعات ما تخوا اليوم قبول كان وتی لە چگەڕێکێکم؟ لا قبرستان هنا أنا قبرستان يا ربي طوبى لا هنا لا قول رئيسي شو كأمبرو يترنم دمرم شيما دمرم بەسە کاکەوە چییە؟ خورا هێنە بە چیە زانی تۆ؟ خوي قسقي توي بل بخواي قبولي كلام شو كم كان ساعات ما ژماری موبایلێ؟ باید خو من كمان مرد بخوری قبل نفهم زوبه موانه نورمالك ما تهم مگر بو ماڵەوەی بکەم بڵێ کاکە مێزدەکەت ئەمری خوای کردووە دڵم تەنگە وەکو لێ ژماری خانۆکەتان؟ خانووکم من هەر ڕۆژی لە شوێنێکم من کرێت چیم دادی گیان بەخوا ساحب خانەکەمان تازە سێ چوار جار جەڵە لیاوە کە کرێ نەبوو بیەمێ هاي دەبەسە کاکە بەسە لێ تێگەر ببوورە دەبەسە دەبەسە ئەرە دەبەسە منیش دەڵێم دەبەسە بێدەنگ بە بەس تێ بگەم تۆ چرکەی یاری کرمەکەکەی خوشکی من دەلێ بەرەوە ئەوە چییە؟ هەی تەڵقینم دایت و نازەم تۆزێک سەعاتە دەلێ بەرەوە دایخم هیچ ئیشی بۆ نەکەم نا هەر بزانە خۆ من هیچم لەسەر نیم چکە من دینارێکم پێ نییە چییە؟ تۆ پشگیری بۆی کێ کردووە؟ کەفیلی کوڕێکی برازان بووم هی سلفەی زەواز بوو بەڵێ 5 ملیۆنە ئەی لەو 5 ملیۆنە تا ئەچە چەند یاوە توخواتوانی نووسراوە هیچی نێوە ها؟ هیچی نێوە ئەو کەڕۆجا هیچا من ناقم چی خۆش نیێراخۆ من نەمێناوە نابێ بەڕێزم چکە مەعاملەکە و ئەوەستێت هیچ کارێکە بۆ ناکرێ هەتا ئەو 5 ملیۆنە دەفع نەکرد جا بە خەبری باوکم مەگە بچم قەرزی بۆ بکەم وەڵا بەڕێزمەوە خۆ دەیزانی پەیوەندی بە خۆتەوەیە ئێمە ناتوانین بزانمە قەرزی بۆ بکەم ئەمڕۆ هەر ئەبێ بەمرم ئەگە قەرزی دنیام کردووە عەزیەتەی کێشە فەرموو شەیما دەمرم 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 بڕۆ دی بڕۆ بەدای ئەمڕۆ دەمرم کاکە سەلام عەلەیکم ئەوە چییە؟ حکومەت ئەلەو حکومەت برا حکومەتی چی حکومەت نووسووە کاکە برا چاوەکەم ئەمە یەکەم جار مە مڕاجع مۆزەف خەبەرگاتەوە عفو بورا نەنە بورای احتیاطی بخەون بۆ خۆتا کورە یەڵە کێ بە کێ دەی انا طه کورە فەرموو یەڵە طه لە خۆتە ساحیلێ وڵێ تەواوە دەی وصلك بوكم باو کەڕە وەستم بۆکەی هەندیس هلا تنيشو لك يا اخو من الحسابات ئەوانە لێرە بن نعم خبر لي داو ناقەینە بخەوەرە بەساحەوە عسل رحمة الله أمرنا مني ها؟ على شيء؟ السلام عليكم عليك السلام بخير بك. ماشي بقول ما استاذ شاب فرموا. طبعا نجاة وزانة طبعا نجاة؟ أنا والله مردم بقول عني لا يا باشا بس الخوش. هنروح مدرت شو أمره خزاين لك يوم يا برا باشا باشا. همين توكل حش لا لا خوشم داخليكم. أنا والله بقول بالهم داخل كبار نجاة بيت أي أول رحمة الله أمش دائما أو توابي. دس التواب لا توابي شيء. شي تو أنا بقول مع مردم والله بقول أنا من هنروح مدرت وأنا هاتو شو ممكن والله جان يكشتي بتوك باور. شي ما هو يبغى دايري سير جيم. أول شيء برا حتى بيشتي كمان بيش كريم بيشتي كمان أشيل يعني. دباشا ها؟ قيس العيش وعشرة شلون؟ العيش وعشرة زوز باس شاني. لا برا. كلام دقسيب
دشە هاتوون بۆم ئیسپاتکەی بزانم بۆ ئەتەوێ خۆ بکوشیش قوربان منێکی بابای فەقیر نهێنیم لەشێ وەڵاوی لە دڵمایە لەسەر زمان و لەسەر دەستمایە بەسەر و چاو تا دیارە کە ڕقی لەم حکومەتەیە ئەلەر بۆ قەزابی گەورم زەلام هەیە ڕقی لەم حکوومەتە بێ حکوومەتێکی ڕێک و پێیەک جوان بە ناموسم ئەمریکاشی ناگاتێ حکوومەتێک هەموو مانگێ لە کاتی خۆیان دوو مەعاشە باتێ ئەوە تا مۆلدەکان هەموو زەرەریان کرد هەموو پێچاوە کاربەوە 24 ساعات ئەم ئاوە جوانە هەموو ڕۆژێ هەیە بۆ تەنکیایەتە خوار و کەس تەوافە نابەستێ ئەڵی چاوی قەرژاڵە ڕەوە نەجوانە ئەوە گرێبەستەکانە هەر هەمووی تەعین بووە ئەوە تا بۆ کرێکی هەیە لەم شارەیە هەمووی خانی خۆیەتی ئاخرشت پێم وابوو دیێنە پێرێ بوو ئەم وانە بێژەکان هەر هەمویان تەعین کرد وەڵا بژی حکوومەت ئەوە من بۆ ئیمزاکەم بەڵام دوای خۆ یەک نامە بەجێ بێڵی شەق شەقێنی ئەم ناوە پێەکەم قوربان من بە زینوی نامەمە خوێنێت و تا بە مردووی حسابم بۆ بکرێت سڵاو بەڕێزەکەم عەلەیکە سەلام هاتیتەوە؟ واش مردم هەر هەموویم تەواو کرد هیلاک بووی؟ وەرە وەڵڵا کاکە هاتم یەک عەریزە و یەک لاپەڕە و ماشەڵڵا بوو بە 50 ئاخر دەی تۆمی وەیە بگێ بە نەتیجەکەی خۆوە نییە؟ من زۆر مرتاحم چکە ئەمڕۆ بە شێوەیەکی زۆر هێمنان و جوانە نابرم زۆر باشە ئەمە کارەبا زۆر باشە ئەڵێ هەمووی ما مەش ئاو هەمووی مەزبووتە زۆر باشە ئەمەش مە سولفەیە بەڵێ ئەوە سلفی هاوسەرگیری بوو ئەوەش تەواو کرد زۆر باشە کەفیری زەلامێ بوو ئەویشم نەجاردە ئارە وەڵڵا هەمووی زۆر تەواو باشە. سەیری مەکە هەمووی ئیمزاکە ئەمەش دایرەی مرور لێ منەتم ئەمە باشە ئەمەش کلیتاوانەش زۆر باشە ئافرە ئەی چی بکەم بەخوا تایاشە بەردەمی ماڵەکەمان دڵە باشە ئەمەش خۆڵ و خاشاکی شتەوە هەمووی یەک دیار نەماوە پاریان پێ نێشتم ئەمە شتەوە زۆر باشە ئەمە هەمووی تەواو هەمووی مەزبووتە من پێ ناڵێم بەس یەک شت ماوە چی ماوە باوکم ژینگە پارەی ژینگە ئەو تۆ ڕابی نابۆچی ڕابێرم ئی بابە من ئەمرم خۆم ئەکوژم ژینگە بۆ پارێ ژینگە بەم ئەی بۆ تۆ بە گاڵتەیە زانی حکومەت ئەم هەموو باخچە و دار و گوڵ و شتەی داناوە و بە ئارامی تایە ئەژی نابێ پارەکەی بەی وەرە بەڕێزەکەم ژینگەیەکی وشتێکی من ئەمرم یعنی حکومەت وای لێ هەر ژینگەیەکی جوانی بۆ فەرهام کردو حکومەت وای لێ هاتی ئەوە چ کاکە بەڕێز چی بوو کورجانە نەمری بۆ خاتری خوا ئەلو ئاخێرات و عاقبم بۆ بنێرە خێرە کاکە بۆ خاتری خوا جارێ نەمری پارەی ژینگە بنێەوە دێ خێرا وەرن وەرە وەختی سڵاو لێ بزانێکە ماوە خێرە دەی بیچوونەنە چی مردووە؟ بەخوا پارەکەی لە ئێوە دکتۆر ئێمە چی بکەین مردووە چی مردووە؟ ئەی هاوار پارەی ژینگەی لێە های چێ مێنەوە بۆ کریاکاری کاکە تۆ دوو سەعاتە لێ ئەمزانەیە بیتە ژیرۆ کاشیەکە بۆ من نەمردوم نەمردووی هەسە دەی کاکە و کاشانە بەرە ژیرۆوانە باشە بە قوربان باشە هەسە دەی کاکە دەی تۆ بڕۆ باشە بەسەر چاو بڕۆ ڕندەی هەسە دەی لەبەر چامە کاشێ بەر هەسە تۆ بڕۆ حرەکەت لە من بەرەکە